پەکەکە وەختی خۆی کرا لیستی تێرۆر لەبەر تورکیا داوای کرد ئەمریکاش تەیری تورکیا کرد ئەوروپا ئەوانیش لەگەڵ ئەمریکا ڕۆشتن یعنی بەشتێکی گشتی و مەبەستەکەش ئەنقەرە بوو چونکە ئەنقەرە حسابیە کرد کەوا تێرۆریستە بۆچی چونکە چەژی هەڵگرتووە بەرگری لە خۆیەکە بەینەما ئەگەر بە وردی تەماشای ئەو شەڕە بکەی کە لە تورکیا هەیە دژی کورد تەوان ئەوە تێرۆریستە یعنی حکوومەتی ئەنقەرە تێرۆریستە تێرۆری دەوڵەت زدی میلەتی کورد بەکارێنێ ئەو چەند ساڵە 30 ساڵە بێەوەی نەتیجەش هێبێت تەوان اینجا ئێستا بۆ دیوی ئەو دیو سنووریش لە ڕۆژاوا ئەیکا لە باشوورژێکە بەردەوامە خۆتزانی لەبەرەوە بە ناحەق بەڕێی من پەکەکە خراوەتە لیستی تێرۆر چونکە پەکەکە بەرگری لە مافی میلەتێکەکە ئەگەر حکوومەتی ئەنقەرە ئاشتی بکا لەگەڵ کورد و پەکەکە ڕەفزیکە یا ڕەتی کاتەوە ئەو وەختە ئەتوانی بڵێ خەتای پەکەکەیە بەڵام لە ئەساسا خەتای ئەنقەرەیە و سیاسەتی ئەنقەرەیە بەداخەوە لەبەر تەیدی ئەمریکای تەواویش بۆ ئەنقەرە ئەوە بەردەوام بووە لیستی تێرۆر بەر ئەنجامدا ئەبێت دەری بێنن لەو لیستە چونکە تێرۆریست کوردی فەقیر تێرۆریست نییە کوردی فع لە خۆیەکەیانی ئەو حکوومەتانەی کە لە کوردەدەن و لە ناویە بن و مافی کورد ناسەلمی وەکو ئێران وەکو تورکیا ئەوە تێرۆریستن بەڵامی تر دنیا وایە بڵێ چیە نازانم بەڵام تۆمعان ئەساسەکە ئەمریکایە ئەگەر ئەمریکا موافقەت بکە لەسەرەوەی لەو لیستە دەری بێنێ یاخود بەلای کەمەوە یەکێتی ئەوروپا موافقەت بکە کە لە ئەوروپا دەربێەوە دەرەبێ بەڵام تەبعاً تا ئەنقەرە ئەو شەڕەی بەردەوام بێ و ئیلحاح بکە کە ئەوە تێرۆرە و لاشی مهمتر بێ لە حتا لە داعشیش یعنی تورکیا دژی پەکەکەی بەقەت بەو ئەندازەیە دژ داعش نییە مەسەن لەبەرەوە ڕەنگە ئاسان نەبێ بەڵام ببێ هەوڵی بۆ بدرێ بەردەوام بێ ینی کورد غەیری کورد دۆستی کورد بەردەوام ئەو کامپێنە بکەن بەڵکو ڕۆژێک چارەسەر بکرێت وڵات تاسیری هەیە ینی ممکنە نەتوانێ ئەو داوایە حکوومەتەکان بە فەرمی قوبوڵی بکەن وچ بەڵام دیسان هەر بەردەوام بێ بەڕێی من کاریگەریە بێ چونکە وڵاتانی مەسا ئەمریکا ئەوروپاوانە وڵاتی دیموقراتین کراوەن دەتوانی ڕێی خۆت بڵێ شتی خۆ بڵێوانە ئەبێ بەردەوام بێ و تا بەردەوام بێ جۆرە قورساییەکە خاتە سەر ئیشەکە و ممکنە سوودی هەبێ وەگەر کوردیش هی هەموو پارچەکان تەوان تەیدی ئەو داوایە بکەنەویش ئەهەمێتی زیاترە داتێ چونکە بەئەتیبار کوردیش داوایەکە و تورکیاش ئەگەر بگۆڕێ هەندێ سیاسەتی بەرەو دیەلۆگ و بەرەو ئاشتی ئەوانە تەوانەوەش تاسیری ئەساسیە بەڵام بڕێی من جگە لەو ئیمزا کۆکردنەوە و هەوڵدان و چالاکیکردن بەکەکە خۆشیە بێ هەوڵ بدا لەگەڵ حیزبە کوردستانیەکان ڕێک بێ مەسەن لە ڕۆژاوا لەگە ئەنە کەسە بێ ڕێک بن نابێت شەڕ لەگەڵ یەکتر بکەن لە باشوور لەگەڵ ئەم حیزبانە پارتی و یەکێتی و حیزبەکانی تر لە ڕۆژهەڵات لەگەڵ دیموکرات و کۆمەڵۆنی هەوڵبن لە ناو کووردا پەیوەندیان زیاتر هەبێ هاوکاریان زیاتر هەبێ تا کوردیش بەلای کەمەوە دژی ئەوە نەبن کە لە لیستی تێرۆر دەربێ ئەوەش تاسیری هەیە تا حدێک بەڵام گرنگ تاسیکردنە سەر سیاسەتی دەوڵەتەکان و سیاسەتی ئەو دەوڵەتانەی کە پەکەیان خستووە لیستی تێرۆر بەردەوامن لەبەر خاتری ئەنقەرە کردویان چونکە پەکە هیچی دژی ئەو دەوڵەتان نەکردووە ئەنقەرە تا سوور بێ لەسەر ئەوە ڕەنگە ئاسان نەبێ ئەوە چارەسەر بکرێت زۆر شتێکی باشە ینی ئەگەر لە کوردستانیش وەکو وتم لە هەموو پارچەکان نەک تەنها لێرە لە باشوور بەردەوام بێ ئەو کامپێنە من دەمێکە ڕێیم وایە کامپێن هەبێ بەدایمی بازی شتەیە
ناتوانی یەکسەر تۆ چارەسەری بکەی، بەڵام بەردەوامی تاسیری هەیە، تەوان تاسیری هەیە لۆبیکردن و بەردەوامی بۆ لابردنی پەکە لیستی ترۆر، بۆ ئازادکردنی بەڕێز ئۆژەلان و بە تایبەتی ئازادکردنی ئۆجەلان. مەسەلا ئازادکردنی ئۆجەلان زۆر مەسلحەتی تورکیایە خۆیان، چونکە ئۆجەلان توانێت ئاشتی دروستکە. تورکیا ئەگەر عەقڵیان هەبێ و فاشستی و دژی کورد نەبن، بەرەڵای بکەن توان لەگەی ڕێ بکەون، شەڕ نامێنێ. بەڵام حکوومەتەکە خۆی شەڕخوازە، ینی بڕوای بۆ شتانە نییە. 23 ساڵە گرتویانە بە ناحەق و بە پێی پیلانێکی نێونەتەوەی و طبعا هیچ قانونێکی دووەلی هین ناکە. و تورکیا نەکەر پەکەی سەبا بڵێن ئۆجەلان دەمرتاژیان گرتووە، هەموو ساڵێ تاوانی تازەیە خەنە پاڵ. محکەمەی ئەوروپی لە چەند جار داوای کلۆبەری بدەن جۆ نادەن. وە قووەتی تورکیا لە چیایە؟ ئەمریکای لە پشتە. یعنی ئەمریکا زۆر دەورێکی خراپی هەیە لەو بارەیەوە. نەخێر دۆرز نییە، ئەمریکا دۆستی کورد نییە، قەت ڕێیمانە بووە کە دۆستی کوردە ممکنە بەعزێ شت هەیە لەگەڵ دەکایە دەڕوا، بەڵام دۆست ئەوەیە کە ئەتراف بکات تۆش میلەتێکی مافی شارستەیە و نییە بەو شکڵە، بەڵام دۆستی کورد نییەوە لە تورکیا لەگەڵ تورکیایە. لە ئێران هیچ سای بۆ کوردی ئێران ناکە. لێرە هەندێک پەیوەندی هەیە، بەڵام ئەو پەیوەندیانە بەشێکن لە عێراق، تایبەتی نییە بۆ کورد. بەیەکەوەیە تەوان فەرقی نییە، ئۆجەلان و پەکەکە یەکەنەوە و سەرۆک پەکەکەیە. بەڕێی من ئەگەر هەڵویست لەوە بگۆڕێ بەرامبەر ئۆجەلان، بەرامبەر پەکەشە گۆڕێ. طبعاً بەیەکەوە زۆر پەیوەندیان هەیە. هەموو بریاری محکەمەیەک لە ئەوروپا لە دەرەوە لە وڵاتانی دیموقراتی لەو بارەیەوە سوودی هەیە، چونکە ئەوانەی کە داواکە لە لیستی دەرچێ دەتوان سوود لەو بریارانە وەرگرن، بیخەن ناو داواکەیان کە بڵێ فڵان محکەمە داوای ئەوەی تەبریە کردووە و فڵان محکەمە. چەند مەحاکم لە هەر وڵاتێ لە وڵاتە دیموقراتیانە ئەو کارانە بکەن و بڵێن تێرۆریزم نییە، زۆر سوودیەوێ بۆ ئەو کامپێنە. کلیلی ئیشەکە لە ئەنقەرەیە، کلیلی ئیشەکە تا ئەنقەرە شەڕخواز بێ و شەڕ لەگەڵ کورد بکە و پەکەکە بە تێرۆریزم بزانێ، دیارە ئەو کامپێنە بەردەوامە بێیان یا ئوهینە ئەو لیستی تێرۆرەوانە. کەی ئەنقەرە توانرا کارێکی وا بکە لەگە ئەنقەرەکە ئاشتیە بکە، دایلۆگ بکە، معنایەوەیە ئیتر نامێنێ ئەو شتە. وەختە دەوڵەتانیش ئاسانە بن، چونکە دەوڵەتان کە ئێستا دژی بەکەن لەبەر ئەنقەرەیە، یعنی تەییدی سیاسی ئەنقەرەیە. لەبەرەوە بزانین ئایا ئەنقەرە سیاسەتی ئەگۆڕێ یا بەردەوام بێ لەسەر ئەو شەڕە لە تورکیا لە باشوور لە ڕۆژاوا کە بێسوودە، زەرەری بۆ ئەوانی زۆرە، زەرەری بۆ کورد و بۆ تورک و بۆ هەمووی هەیە. بەڵام بەردەوام من دیارە سوودیان لەو شەڕە وەرگرتووە، تاجیری شەڕن و مەسلحەتی خۆشیان بەباشی نازان. ئەژینا 35 ساڵ تۆ شەڕێ بکە هیچ سوودی نەبوو بێ، باشە نابێت تێ بگەی کە ئەو شەڕە سوودی نییە. بەڵام ئیتر بەو شێوەیە سواری سەری خۆیان بوون و بەردەوامن. ئەنقەرە ئەساسە، چونکە عالەمی دەرەوە کە پەکەکەی خستۆتە لیستێرۆل لەسەر داوای ئەنقەرە کردوێتی. بەڵام تەبعاً کامپێن لە دەرەوە بێ بەردەوام بێ، داوا بکرێت لە دەرەوە زەخر لە ئەنقەرە بکرێ، و لە کوردستانیش هەر یعنی هەوڵێک بۆ ئاشتی مەسەلەن دەبێت پەکەکە و کورد بەگشتی لە تورکیا بچن بە پیرەوە بۆڕی دیالۆگێشتێ دروست بێ. بەڵام تا ئێستا ئەنقەرە هیچ نیشانی نەداوە کە ئامادەیە دیالۆگ بکە، ئامادەی ئاشتی بکە و بەردەوامە لەسەر شەڕەکەی خۆی. قسەمەوەیە کە وا کورد بەگشتی یەکگرتوو بن لە هەموو پارچەکان، هاوکاری یەک بن یا هیچ نەوێت دژی یەک نەبن دەبان، و لەو کامپێنە
پشتیوانی ئەو کامپێنە بکەن بۆ ئازادکردنی ئۆجەلان، بۆ دەرخستنی پەکەکە لە لیستی تێرۆر، و لە عینی وەختیشە هەوڵش بدرێ هەر کێشەیەک لەگەڵ پەکەکە هەیە بە دیالۆگ چارەسەری، مەسەڵەن ئێستا پارتی کێشەی لەگەڵ پەکە هەیە، حیزبی ترمێکی کێشەی هەبێ، هەوڵ بن بە دیالۆگ بینی خۆیان چارەسەری بکەن، چونکە بەنەتیجە هەرە بێ کورد لە بینی خۆیان چارەسەر بکات، چونکە دەوڵەتەکان چەند تورکیا هەیە کوردی عێراق و کوردی ینی پەکەکە شەڕ بکەن لەگەڵ یەک، دەبێت ناهێڵین، نابێ مەجال بدەین ئەو سیاسەتە سەرکەوێ، دەبێت هەر کێشەیە لە بینی حیزبەکان هەیە پەکەکە و حیزبی تر بە ئاشتی بە دیالۆگ چارەسەر بکرێ بۆ ڕێگەی ڕاستە. هێنانی لیستی تەرۆر شتێکی باشە کە دەرها لیستی تەرۆر وەختەها ئیمکانیەتی ئاشتیش لە بینی ئەنقەرە و لەگەڵ پەکەکە و کوردی باکوور دروست دەبێەوە گرنگە تەوان. مەسەلەی دەوڵەتی کوردیەوە مۆزوعی ترە، ینی شتێکی ترە جیاوازە. کاریگەری ئەبێ لەوەی کە کورد بە مافەکانی خۆی بگا، بەڵام دەوڵەتی کوردی ناهێڵن دروست بێ. جوغرافیای ئێمە زدی ئێمەیە، بکەوتوێن دەبێت ئەو دەوڵەتانە، هەموو ئەو دەوڵەتان دوژمنمانن، هەر مەسەر پەکە نییە، خۆ لێرە ڕفراندەم کرا دیتان چی بوو. و کۆمەڵگای نێونەتەوەیش بە سەرۆکایەتی ئەمریکا و ڕووسیاوانە لەگەڵ تورکیان، لەگەڵ ئێرانن، لەگەڵ عەرەبن، لەگەڵ سووریان، لەگەڵ عێراقن، پشتیوانیان نییە بۆ داوایە کە بڵێ دەوڵەتی کوردی، بەڵام کورد دەبێ هەر خەریک بێ و هەوڵدا تا بۆ محاولەش بکە ئەو سیاسەتانە بگۆڕێن، بەڵکو ڕۆژێ لە ڕۆژان کوردیش وەکو نەتەوەیەک حساب بکرێ بە شێوەیەکی فەرمی لەسەر ئەنجندەی نێونەتەوەی کە ئەمەش نەتەوەیەکە، مافی چارەنووسی هەیە، مافی ئەوەیە بە ئازادی لەسەر ئەرزی خۆی بژی و قەوارەی خۆی هەبێ.